ئەمریکای ئامادەیە. شارەزایانی نەتۆ یەکگرتووەکان دەڵێن کۆماری ئیسلامی دەبێت سەرکوتکردنی کوردەکان ڕابگرێت. وەزیرên derveyên Tirkiye û Sûriyê di hevdîtina xwe ya îro da çalakirina komîteya çar deryayan gotûbêj kir. چوار ئەفسەری دەستگامیەکان و چەندین بەرپرسی دیکە لەسەر پرسی گەندەڵی لە کەرکۆک دەستگیر کران. ji televîzyona Kurdiya dengê Amerîkayê li Washingtona paytext ev dem û hemî demên baş îro pênçeme 15 gelawêja sala 1726 Kurdiye li beramber 6 tebaxa 2026 zayîne. Hevkara min Befra û Nûrî û ez Salih Demîcer em vê demijbêrê ji we re pêşkêş dikin. لەم بەرنامەیەدا جگە لە راپۆرتی تایبەت و شیکاری لە گرنگترین ئەو بابەتانەش دەکۆڵینەوە کە کاریگەریان هەیە لەسەر ئەمریکا و ناوچەکە. تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان ببێنەوە. لەگەڵ بەردەوامبوونی مشتومڕەکان سەبارەت بە دۆخی کۆگاکانی چەک و موشەکی ئەمریکا، کۆشکی سپی و پێنتاگۆن بە توندی راپۆرتەکانی هەندێک میدیا ڕەت دەکەنەوە و دەڵێن هیچ کەمبوونەوەیەکی استراتیژی بوونی نییە. سەرۆک دۆناڵد ترامپ دەڵێ ئەمریکا خاوەنی کۆگایەکی گەورەی تەقەمەنیە و لە هەمان کاتیشدا بەرهەمهێنانی چەک بە خێرایی بەردەوامە. وردەکاری زیاتر لەسەر هەڵوێستی فەرمی حکوومەتی ئەمریکا و بانگەشەکان سەبارەت بە توانای سەربازی و بەرهەمهێنانی چەک لەم راپۆرتەی ئارش ساڵحدا دەبینین. لە کاتێکدا هەندێک راپۆرتی میدیایی باس لە کەمبوونی هەندێک جۆری چەک و تەقەمەنی دەکەن، کۆشکی سپی و وەزارەتی جەنگی ئەمریکا و بانگەشانە بە تەواوەتی ڕەت دەکەنەوە و دەڵێن هیچ کێشەیەکی استراتیژی لە ئامادەباشی سەربازی وڵاتدابوونی نییە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە پەیامێکدا لە تروس سۆشیال وتی ئەمریکا بڕێکی زۆری گەورەی تەقەمەنی هەیە و هەروەها بەرهەمهێنان و گەیاندنی چەک و تەقەمەنی بەردەوامە. ئەوتەی ئەو کۆمپانیاکانی بەرگری لە ئێستادا زۆرترین ژمارەی کارگە و بنکەی بەرهەمهێنان لە مێژووی وڵاتدا پێکدێنن. هەمان هەڵوێستیش لەلایەن وەزیری جەنگ پیت هێگزەت پشتڕاست کراوەتەوە. ئەو راپۆرتەکان بە چیرۆکی دروست کرا و ناودەبات و دەڵێت ئاستی کۆگاکانی چەک باشە و هەر ڕۆژێک بەهێزتر دەبێت. ترامپ پێشتر لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەوانان سەبارەت بە ناردنی چەکی تایبەت بە ئۆکراین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وتبووی کە ئەمە سروشتیە کە هەندێک جار ئەمریکا ئاراستەی ناردنی چەکەکان بگۆڕێت. ئەوە شتێکە بەردەوام ئەنجامی دەدەین. کۆگایەکی گەورەمان لە چەک و تەقەمەنی هەیە لە ئەڵمانیا و سەرانسەری ئەوروپا. هەندێک جار بە پێی پێویست لە ناوچەیەکەوە دەیانگوازینەوە بۆ ناوچەیەکی تر و بەکاریان دەهێنین وەک ئۆکرانیا. ئەم هەڵوێستانە لە کاتێکدا دێن کە هەندێک میدیا بە پشت بەستن بە سەرچاوی نەناسرا و بانگەشیان کردووە کە هەندێک جۆری تەقەمەنی لە دوای شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوکاریە سەربازیەکان کەمبوونەتەوە. بەڵام کۆشکی سپیە و راپۆرتانە بە هەواڵی درۆ ناودەبات. لە هەمان کاتدا زانیاریە فەرمیەکانی وەزارەتی بەرگری نیشان دەدەن حکوومەتی ئەمریکا ملیارەها دلار بۆ فراوانکردنی بەرهەمهێنانی موشک و تەقەمەنی، باشترکردنی زنجیرەی دابینکردن و بەهێزکردنی بنەمای پیشەسازی بەرگری تەرخان کردووە. هەروەها چەندین کۆمپانیای گەورەی بەرگری وەک لاکهید مارتین خەریکی فراوانکردنی کارگە و هێڵەکانی بەرهەمهێنانن بۆ زیادکردنی توانای دابینکردنی چاک بۆ هێزە چەکدارەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی. سەرۆکی ئەمریکای دۆناڵد ترامپ داوی لێگەشتێکە درۆجی یا لە کەنارên ڕۆژاوای ئەمریکاانی و دەربارەی کۆمارە ئیسلامیە ئێراندا ئاخەوی. وی گوت کو هین دەف ji êşa leşkerî bernedaya û eger danûstandin bi ser nekevin hemû bijar hîn dê li ser maseyê bimînin. Lê ew dibêje li hevkirineke pir nêzik heye. Ji bo zaniyariyên bêhtir peyamnêrê dengê Amerîkayê Koşka Spî hîwa selam bi me re ye. Dem baş hîwa nûçeyên herî dawî ji Koşka Spî çi ne? دەم باش ساڵح کەمێک بەر لە ئێستا سەرۆکی ئەمریکا پۆستێکی لە تۆڕی کۆمەڵایەتی تروس کرد و ئاماژەی بەو دەنگۆیانە کرد کە
باسی کەمبوونەوەی چەک و ناکۆکیان لە ناو کابینەکەی کرد ئەو میدیانەی بە ساختە ناوبرد گوتی ئێمە بەردەوام لێدوان بۆ ڕۆژنامە نووسان دەدەین هەر کەسێک پێویستی بە زانیاریە بە لێدوانی بۆ بدەین بەڵام زانیاری ساختە بڵاو مەکەنەوە چونکە لەوانەیە ئەنجامی دیکەی لێ بکەوێتەوە هەروەها بە دووەداچوونی زیاتر سەبارەت بەو زانیاریانە بکەن هەروەها دۆناڵد ترەمپ سەبارەت بە ئێران دیسان لێدوانیدا گوتی کە ئەو هێرشەکانی سەر ئێرانی ڕاگرتووە ئەو هێرشە مەزنەی کە باز دەکرێت لە میدیا کە جۆرێک نییە لە هێرشەکانی ڕابردوو بەڵکو هێرشێکی مەزنە جیهان دەیویست تێبگات کە ئایا ئەم هێرشە چۆنیە دۆناڵد ترەمپ ڕاگەاند ئەو هێرشەی لەبەر دوو هۆکاری سەرەکی ڕاگرتووە یەکەم ئەوەی کە ئەو نەیویستووە خەڵکێکی زۆر بکوژرێت هەروەها ناوێت ژێرخانی ئابووری ئێران بە تەواوی لە ناوبات لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادەکردوون با بەیەکەوە گوێبیستی بین. گفتوگۆکان لە نێوان ئەمریکا و ئێران بەردەوامن و جیهان لە چاوەڕوانی ئەنجامێکدایە. هێشتا ڕۆژنامەوانان بە شوێن هۆکاری ڕاگررتنی هێرشە مەزنەکەی ئەمریکادا دەگەڕێن و دۆناڵد ترەمپ لە دوایین لێدواندا بەم جۆرە باسی کرد. ئێرانیەکان پەیوەندیان پێوە کردن بۆ ئەوەی بەهێزترین هێرشیان نەکەمە سەر کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ڕووی نەداوە. لەبەرەوەی خۆشم نەمدەویست خەڵک بکوژم و ئێران کاول بکەم بۆیە دەرفەتێکی دیکەم بە دانوستانەکاندا. ئێرانیەکان ویستیان گفتوگۆ بکەین منیش قوبوڵم کرد. وا پێدەچێت گفتوگۆکان بەباشی بەڕێوە دەچن. دیارە ئەو هێرشەی کە باز دەکرا هێرشێکی جیاواز بووە لە هێرشەکانی پێشتر. وا پێدەچێت هەر ئەوەش ئێرانیەکانی هێنابێتەوە سەرمێزی گفتوگۆ. بەڵام پێناچێت کە پشووی ئەمریکا بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئێران زۆر درێژ بێت. ئەمریکایەکان بۆ ئەنجامێکی بە پەلە دەگەڕێن و لەوانەیە بە زوویی بڕیار لەسەر ئاستی سەرکەوتنی ئەم دانوستانانە بدەن. ئیتر چ بە قبولکردنی لێکتەگەیشتنێک یان گەڕانەوە بێت بۆ هێرشکردن. لەوانەیە ئەم جارە سەرکەوتوو بین لە دانوستان و لەوانە شەوانە بێت. دیارە کاتێک کە کەسێک جدیە لە قسەکانی و کاتێکیش تەنیا قسەی بەتاڵ دەکرێت. ئێمە زۆر بە جدی ئامادە بووین بۆ هێرشەکە. کاتێک سەرۆکی ئەمریکا بەم جدیەتەوە باسی ئەو هێرشە مەزنە دەکات، هێشتا هێزەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئامادەباشیدان و چاوەڕێی سەرکەوتنیان سەرنەکەوتنی گفتوگۆکانن. بەڵێ جێگری سەرۆکی ئەمریکا جێدی ڤانسی دوێنێ ئێوارە باسی لە پەیوەندەکانیان لەگەڵ ئێران هەروەها ئەو لێکتەگەیشتن و گفتوگوانەی هەیەە جێدی ڤانس گوتی ئێرانیەکان کە لە ڕقن خەڵکێکی ئاسان نین بەڵام ناچارن ڕێک بکەون هەروەها گوتی لە ناوخۆی ئێراندا حکوومەت لە بەریەک هەڵوەشاوە زەحمەتێکی زۆریان هەیە هەتا دەگەنە قەرارێک ئەمڕۆ جێدی ڤانس هەر ئێستا نیوەڕۆخوانێکی لە گەڵ گروپی کۆماریەکانی سینات هەیە هەروەها دۆناڵد ترەمپ ئەم ئێوارەیە میوانداری لە وەرزشوانانی ئۆڵمپیکی ئەمریکا دەکات کە ژمارەیان نزیکەی 120 وەرزشوانە و وا پێدەچێت لەوێش قسەی نوێی هەبێت. بەێ پەملێرە دەنگی ئەمریکای کۆشکە سپی وەسەلام گەلک سپاس بۆ ڤانزانیەتە ئاگادار بە لە دەروا گەرمە ئیرۆهنێکی. هەل لە ئەمریکا سوپای ئەمریکا دەڵێ لە خولی دووهەمی گەماروی دەریایی سەر بەندەرەکانی ئێران ڕێڕەوی دەیان کەشتیان گۆڕیوە و چەند کەشتێکیشیان لە کار خستووە و پشکنینیان بۆ چەندین کەشتیش کردووە. سۆران خاتری پەیامنێری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە لەگەڵمانە. سۆران سەبارەت بە وردەکاریەکانی خولی دووهەمی ئەم گەماڕۆ دەریایانە ئەکرێ زانیاری زۆرترمان بدەیتێ؟ بەڵێ بەفرا فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سنتکام چوارشەمە نوێترین زانیاریەکانی لەسەر دووهەمین خولی گەماروی دەریای حکوومەتی ئێران بەڵاو کردەوە. ئەم خولە ینی خۆلێ دووم 23 پوشپەر دەستی پێکردووە. سنتکام دەڵێ لە 23 پوشپەر و تاکو چواردەی گەلاوێژ ڕێڕەوی 48 کەشتیان لە کەنداو یا تەنگەی هۆرمز گۆڕیوەوە نیان هێشتووە ئەم کەشتیانە
بڕۆنە بەندەرەکانی ئێران یاکو لە بەندەرەکانی ئێران بێنە دەرەوە. هەر لەم ماوەیەدا سندکام دەڵێ دوو کەشتی کە گوێڕایەڵی فەرمانی هێزەکانی ئەمریکا نەبوون بۆ گۆڕینی ڕێڕەوی خۆیان کراونەتە ئاماژ لە کار خراون و دەستیشیان بەسەر دوو کەشتیە گرتووە. ئەمە دووهەمین خولی گەماروی دەریای حکوومەتی ئێرانە. لە خولی یەکەمی گەماروی دەریاییشتا کە لە 24 خاکەلێوە تا 29 جۆزەردان بەڕێوە چوو زیاتر لە 140 کەشتی ڕێڕەویان هاتە گۆڕین نەهێشت هێزەکانی ئەمریکا ئەم کەشتیانە بڕۆنە بەندەرەکانی ئێران یا بێنە دەرەوە نزیکەی 9 کەشتیش کرانە ئامانج و لە کارخران. هاوکات لەگەڵ ئەم گەماروێ هەڕەشەکانی حکوومەتی ئێران و ئەو گروپە میلیشیانە سەر بە حکوومەتی ئێران بەتایبەت حوسیەکان یەمەن بۆ سەر کەشتیەکان و کەشتیوانی نێودەوڵەتی لە هەمدا کەنداوی فارس و هەم لە دەریای سووردا زیادی کردووە. دەستەی ئۆپراسیۆنە دەریاییەکانی بریتانیا ئەمڕۆ پێنجشەممە ڕایگەیاند کە دوو تەقینەوە لە نزیک کەشتێک لە تەنگەی هەرموز ڕوویداوە. دیار نییە ئاکامەکانی ئەم تەقینەوە چی بووە، ئایا هیچ خەسار و کوژراوێکی لێکەوتوێتەوە یاننا. ئەم دامەزراوەیە هەروەها وتویە کە دوو کەشتی لە دەریای سوور و کەنداوی ئادەنیش کراونەتە ئامانج بە ئەگەری زۆرەوە بە پێڕابرتەکان لەلایەن حوسیەکانی یەمەنەوە. هاوکات ئاژانسی هەواڵی ڕۆیتەر راپۆرتێکی بەڵاو کردوتەوە. لەم راپۆرتەدا بە پشتبەستن بە ئامارەکانی کۆمپانیای داتای کەشتیوانی و کەلوپەلی جیهانی کەپلەر راپۆرت کراوە کە پاش بانگەشەی حوسیەکانی یەمەن بۆ هێرشکردنە سەر کەشتێکی نۆت هەڵگەری عەرەبستان ئەوە هاتوچووی کەشتیەکان لە کەنداوی فارسیش بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە. لەو نێوانەدا هاوپەیمانیەک لە یەکێتیە نێودەوڵەتیەکانی پیشەسازی کەشتیوانی نامەیەکیان بۆ ئانتۆنیو گۆتەرێس دەبێری کۆلی ئەبێتە ڕێکخراوی کە دەبێتە سکرتەری گشتی ڕێکخراوی نێودەوڵەتی یەکگرتووەکان ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکان و هەروە ئارسێنۆ دۆمینگێز سکرتەری گشتی ڕێکخراوی نێودەوڵەتی دەریاوانی نامەیەکیان نردووە بۆ ئەم دوو کەسە داوایان کردووە ڕێگری بکرێت لە سەپاندنی هەر جۆرە باجیا تێکشوویەکی زۆرە ملێ لە کەشتیەکان ئەو کە لە تەنگەی هەرموز تێپەردەبن یا لە ئەو ڕێڕەوە ئاویەکانی دیکە لە شوێنەکانی دیکەی جیهاندا. لە ئەم بەیاننامەیەدا لە ئەم نامەیەدا هاتووە هۆشداری دراوە کە سەپاندنی هەر جۆرە باجێک یا سەرانەیەک لەسەر کەشتیەکان لە تەنگەی هەرموز ئەوە پێشینەیەکی مەترسیدار دروستەکەوە دەبێتە ئەوە ڕێگە خۆش بکرێت بۆ کارهایەکی لۆ شێوە لە شوێنەکانی دیکەی دنیادا. پێشتر هەر لەسەر ئەم بابەتە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکای شەنداری هۆشداردا بوو لە ئەوەی کە هەوڵەکانی حکوومەتی ئێران بۆ سەرانە وەرگرتن لە کەشتیەکان لە تەنگەی هەرموز وتوی ئەگەر بێت و ئەم کارە بگرێت و حکوومەتی ئێران لە ئەو کەشتیانەی کە لە تەنگەی هەرموزەوە تێپەردەبن سەرانە وەربگرێت ئەوە پێشینەیەکی مەترسیدار دروستە بێت و دەبێتە ئەوە ڕێخۆش بگرێت بۆ ئەوەی کە وڵاتانی دیکەش بانگەشەیەوە بکەن کە ڕێڕەوەکانی دیکە سەر بە ئەو وڵاتانەیەوە لە کەشتیەکانەوە کە لە ئەو وڵاتانە تێپەردەبن سەرانە و باج وەربگرن. هاوکات لەگەڵ ئەم هەڕەشانە و ئەم هێرشانەی حکوومەتی ئێران و گروپی حوسیەکانی یەمەن بۆ سەر کەشتیەکان چەند هاوپەیمانیەتێکی نێودەوڵەتیش خەریکە دروستە بێ بۆ بەرگریکردن لە ئازادی کەشتیوانی نێودەوڵەتی و بۆ پشتیوانیکردن لە ئازادی کەشتیوانی نێودەوڵەتی. دەزانین کە عەرەبستان ڕاگەیاندووە کە هاوپەیمانێتێکی دروست کردووە کە 14 وڵاتێدا بەشدارن لە وڵاتانە پاکستان و قەتەرن کە پاکستان و قەتەر نێوەندگیری سەرەکی وتوێژەکانی ئەمریکا و حکوومەتی ئێران. هەروەها لە لایەکی دیکەشەوە و بریتانیا و ئەمریکاش لە هەوڵدان بۆ ئەوەی کە هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی دروستکەن بۆ ئەوەی کە پشتیوانی بکەن لە ئازادی کەشتیوانی نێودەوڵەتی لە تەنگەی هەرموز. بەڵێ سپاس سۆران خاتری پەیامنێری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە. ام نهاجی بچن کنگرس امریکایی کلور هاو کنگرس هاول داده که بری پشویا هاوینه هجمارک پروژه یاسا در باس بکه و اندام بالی دکشین سر مجارن اولهیان اجتماعی. دوی درباره دا کمیته دادوری یا سیناتوی لدور باندورا تور و سازین گریدای رخصتنا اخوان مسلمین لامریکای لشاهدان گهداری کرد. جبو بهتر زانیاری ام دچن جم هفکاری ما مریوان همه کنگرسه دم باش مریوان ایرو چه لکنگرسه هیا؟ بەڵێ سەرنجی سیناتۆران لەسەر پەسەندکردنی بودجێ حکوومەتە بۆ ماوەی 4 مانگ و تێپەڕاندنی چەند پرۆژە یاسایەکی ترە پێش پشووی
سینات پشووی هاوینە کە سبەی دەست پێکات بەڵام لە ڕاستیا ڕوون نییە کایە ئەنجومەنی سینا دەتوانێت ئەمڕۆ سبەی هەموو بەرنامەی کارنامەی تەواو بکات. سەرکردایەتی سینات ئەگەری درێژکردنەوەی کارەکانی بۆ چەند ڕۆژێک ڕەت نەکردوێتەوە لەم کاتەیە کە ئێمە قساکەین ئەنجومەنی سینات لە کۆبوونەوەیە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو پرۆژە یاسانی کە هەوڵ دەدات تێی بپەڕێنێت و لە کاتەکانی داهاتووە زانیاری زیاترمان دەستەکەوێت ئاياتوانن ئەمڕۆ بەیانی تەواوی کارەکانیان کۆتایی پێبێنن یان ماوەی کارکردنیان درێژەکەنەوە. مەریوان لەبارەی ئاسایشی نیشتمانیەوە دوێنێ لیژنەی دادوەری سینات دانیشتنێکی تایبەتی هەبوو دەربارەی خوان و مسلمین لەو دانیشتنەدا باسی چی کراوە؟ بەڵێ لەو دانیشتنەدا چەند شارەزایەکی یاسایشی نیشتیمانی و پسپۆڕی یاسایی بۆچوونی خۆیان خستە ڕوو لەسەر کاریگەری ئەو تۆڕ دامەزراوانەی کە گویا پەیوەندیدارن بە ئیخوان موسلیمینەوە لێرە لە ئەمریکا دەنگی ئەمریکا ئامادەی ئەو دانیشتنە بوو و راپۆرتێکمان بۆ ئامادەکردوون با پێکەوە تەماشای بکەین. لیژنەی دادوەری سینات گوێی لە کۆمەڵێک شایەت هەڵگرت لەسەر کاریگەری تۆڕ و دامەزراوە پەیوەستەکان بە ئیخوان موسلیمین لە ئەمریکا. لەو دانیشتنەدا چەند شارەزایەکی بواری ئاسایش و پسپۆڕانی یاسایی بەشداریان کرد و بۆ چوون و لێکدانەوەکانی خۆیان پێشکەش کرد. ڕێکخراو تیرۆریستەکان تەنها بە چالاکیە توندوتیژەکان نامێننەوە بەڵکو پشت دەبستن بە تۆڕێک کە پارە دابین دەکات بیرۆکەیان بڵاو دەکاتەوە لایەنگر ڕادەکێشێت و ڕەوایەتی بە توندڕەوی دەدەن. یەکێک لە شایەت حاڵەکان لارا بێرنز ئەفسەری خانەنشینی FBI بوو کە بەشدار بووە لە لێکۆڵینەوەی دۆسیەکی گەورەی پاڵپشی دارایی بۆ تیرۆر لە ئەمریکا. لەو دۆسیەدا چەند بەرپرسێکی دامەزراوەیەک کە تاوانبار کرابوون بە دامینکردنی یارمەتی دارایی بۆ حەماس حکم دران. ئەوتی دەسەڵاتداران دەبێت زیاتر سەرنج بدەن بەو تۆڕ و دامەزراوانەی کە پشگیری گروپە توندڕەوەکان دەکەن. دەستور مافی ئازادی ڕادەربڕین و ناڕەزایی و خۆپیشاندان دەپارێزێت بەڵام پشتیوانی مادی و دارایی بۆ تیرۆریزم ناپارێزێت. کایل شیدلەر کارناسێکی یاسایشی نیشتیمانی بە لیژنەکەی وت ئەم مەسەلەیە تەنها کێشەی دیژە تیرۆر نییە بەڵکو پەیوەندی بە ئاسایشی ناوخۆ و دامەزراوەکانی دەوڵەتەوە هەیە. In short, the issue of the U.S. Muslim Brotherhood is not merely a counterterrorism issue. پرسی ئیخوان موسلیمین لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا تەنیا پەیوەندیدار نییە بە بابەتی بەرەنگاربوونەوەی تیرۆر بەڵکو پەیوەندی بە کار و ئەرکەکانی دژە هەواڵگریشەوە هەیە. ئاریل کلیپاک دادوەری فدرالی پێشوو ڕاوێژکاری دۆسە یاسایەکان وتی پێویستە یاسا لە دژی ئەو گروپ و ڕێکخراوانەی کە تۆمەتبارن بە پاڵپشتیکردنی چالاکی توندڕەوەکان جێبەجێ بکرێت. زۆربەی ئەو هەنگاوانەی پێویستن بریتین لە جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە هەن. ئامرازەکانی چارەسەرکردنی ئەم کێشەیە ئامادەن. دەبێت بەردەوام بین لە کرداری جدی. شاید حاڵەکان هانی دەسەڵاتدارانیاندا زیاتر لێکۆڵینەوە لەو ڕێکخراوانە بکەن کە پەیوەندیان بە ئیخوان موسلیمینەوە هەیە. بەڵام هەموو ئەندامانی لیژنەکە ئامادە نەبوون. ئەندامانی دیموکرات لە لیژنەکە بایکۆتی دانیشتنەکەیان کرد ئەوان نیگەران بوون لەوەی ئەم جۆرە دانیشتنانە ببێتە هۆی تۆمەتبارکردنی مسلمانان بە شێوەیەکی گشتی یان بەکارهێنانی بۆ مەبەستی سیاسی. ئەم دانیشتنە بەشێکە لە گفتوگۆیەکی درێژخایەن لەسەر پەیوەندی نێوان ئاسایشی نیشتیمانی، پاراستنی مافە مەدەنیەکان و مامەڵەکردن لەگەڵ توندڕەوی. بەڵێ بەفرا و دانیشتنەکە هیچ بڕیارێکی یاسایی لێ نەکەوتەوە بەڵام چاوەڕوان دەکرێت ئەم بابەتە لە دانیشتن و گفتوگۆکانی داهاتووی کۆنگرێسدا بەردەوام بێت. بەێ پامێری دەنگی ئەمریکای کۆنگرێسێ مەریوان هەمە سپاس بۆ ڤانزانیاریدا. لە ئەمریکاوە دەچینە ئێران کە تێیدا راپۆرتێکی نوێی شارەزایانی نەتەوە یەکگرتووەکان جارێکی دیکە سەرنجی خستوتە سەر دۆخی خراپی مافی مرۆڤ و بە تایبەت هەڵسوکەوتی خراپی تاران لەگەڵ کەمایەتیان نەتەوەیەکاندا لە وڵاتە. لەم راپۆرتەدا شارەزایانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان نیگەرانی خۆیان دەربڕیوە لە زیادبوونی دەست بەسەرکردنی هەڕەمەکی بێسەر و شوێنکردن ئەشکەنجەدان، دانپێدانانی زۆرە ملێ و هەروەها زیادبوونی لە سێدارەدانەکان بە تایبەت دژی هاوڵاتیانی کورد و بەلوچ.
بە گوێرەی راپۆرتەکە تەنیا لە ساڵی 2026دا لانیکەم زیاتر لە 20 کەس هاوڵاتی کورد لە سێدارە دراون و ژمارەیەکی دیکەشیان ڕوبەڕووی مەترسی لە سێدارەدانن. هەروەها شارەزایان دەڵێن پێناسەی نوێی کۆماری ئیسلامی بۆ تۆمەتە ئەمنیەکان بوونەتە ئەمرازێک بۆ سەرکوتکردنی کوردەکان و نەیارانی کۆماری ئیسلامی. بۆ زانیاری زیاتر لەسەر ڕەهەندەکانی ئەم راپۆرتە و کاریگەریەکانی لەگەڵ خاتون ئەوین مستەفازادە چالاکوانی مافی مرۆڤ لە ڕێکخراوی کوردپا قسە دەکەین. ئەوین خان سوپاسم بۆ ئامادەبوونت. ئەم راپۆرتەی نەتەوە یەکگرتووەکان چەندە گرنگە و جیاوازی چییە لەگەڵ راپۆرتەکانی پێشوودا؟ سڵاوتان لێبێتووەم کاتە ئێوەش باش دیارە سەبارەت بە و راپۆرتەی کە کارناسانی نەتەوە یەکگرتووەکان داوێنەتە دەر و لە ناوەڕۆکی ئەو راپۆرتەشدا ئاماژەیان پێکردو باسی مەبەستی سیاسیان کردو کە بەرامبەر بە کوردەکان و بەلوچەکان بەکاردێ. ئەو مەبەستە سیاسێک ئەو کارناسانە یعنی مەبەستیانەوە لە راپۆرتەکەدا دانهەوێ گرنگی پێ بدەن دیارە تایبەت بە ئەم بارودۆخە نوێیەوە نییە بەڵکو لە ساڵانی ڕابردووشدا راپۆرتێری یعنی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان و بە تایبەتی لە دوای ژنجیان ئازادی کۆمیتەی ڕاستی دۆزی نەتەوە یەکگرتووەکان کە دروست بوو و چەند راپۆرتێکی بەجیاشیاندا باسییان لە یعنی ئەو مێژوویە لە سەرکوتکاری چەند قات بەرامبەر بە نەتەوە و کەمینەکان لە ئێران دەکرد بە تایبەتی باسی کوردەکان و بەلوچەکانیان دەکرد و لە هەمان کاتیشدا باسی کەمینە ئاینەکانیان دەکرد وەکو سونیەکانی یارسانەکان کە لەم راپۆرتەشدا ڕەنگی داوەتەوە و باز لەو مەبەستە سیاسیە دەکەن کە حکوومەت بە سیاستمەداران. باشە ئەوین خان باسی ئەو ڕوانینە ئەمنیەت کرد بە نسبەتی کەمایەتیانەتەوەیەکان بە تایبەت کوردەوە. ئەم ڕوانینە ئەمنیە بۆ بەرامبەر بە کورد هەیە لەلایەن تارانەوە؟ بەڵێ دیارە ئەو ڕوانینە ئەمنیەتیە ئەوەی کە تاران هەیەی و ئەم سیستمە ئیدیۆلۆژیەکە کۆماری ئیسلامی لەسەر پێناوەسە کراوە کە ئیدیۆلۆژیەکەی چبی و تێیدا چۆن پسنەسەرەوە و چۆن بەڕێوە بردرێ ئێمە دەبینین کە هەموو ئەو تایبەتمەندی و ئەو پێناس و شۆناسەی کە کورد و نەتەوەکانی دیکە هەیانە لە کورد بوون لە ئەوەی کە مەزهەبێکی دیکان هەیە و لە هەمان کاتدا لەو خەبات و مێژوویەی کە کردویانە بۆ ئەوەی کە هۆویەت و شۆناسیان دانی پێدا بندرێ و لە سیستمی وڵاتدا و لە دەسەڵاتداریدا دەوریان هەبێ هەمووی ئەوانە حکوومەت وەکو دوژمنکاریەک بینیویتی کە ئەمانە نابێ هیچ مافێکیان هەبێ و هەر کاتێکیش احترازێک یا خواستێک و خەباتێک دەست پێ دەکا ئێمە دەبینین بە توندترین شێوە و بەبێ ڕەحمانەترین شێوە و لە هەموو ئەو شۆناس و تایبەتمەندیانە کەڵک وەردەگرێ بۆ ئەوەی کە هەم تۆ یعنی ئینکار بکە بەوەی کە ئەو هۆویەت و شۆناسەد ئەرزشی نییە بۆ ئەم حکوومەتەوە لەو ساختارەدا و تەنانەت چەند قاتی سەرکوتت دەکاتەوە. هەموو کارناسانی نەتەوە یەکگرتووەکان لە چەند ساڵی ڕابردوو گەیشتوونەتە ئەم قەناحەتە و بۆیە بە ئەوەی کە ناوی دەنێن ئەنگیزەی سیاسی یا مەبەستی سیاسی کە حکوومەت مەبەستی هەیە و ئامانزدار و ساختارمەند خەریکە بەرامبەر بە نەتەوەکان و ئێمە دەبینین لە خەباتی کورد لە مێژووی کورد لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە کە سەرکوتکردنی ئێران لە ئیستایتر چی دیکە سنووردار نییە تەنها لە نێوخۆی ئێران و لە چوارچێوە و سنوورەکانی ئێران خۆیان بەڵکو لە دەرەوەی سنوورەکانیش ئێستا خەریکە دەستەداتە سەرکوتکردنی چالاکوانانی کورد. ئەمە تا چەند جێگای نیگەرانیە؟ بەڵێ ئەمە جێگای نیگەرانیەکی زۆرە کە حکوومەت سەرڕۆیانەتر لە پێش و باز لەوە دەکا کە چۆن دەیهەوێ ئەمانەش بپێکێ لە ئەم ئیستردادانەوە ئەو ناوانەی کە بڵاویان دەکاتەوە و هەروەها دەبینین موسادرەی ئەمواڵ لە ناوخۆی وڵات دەکرێت هەڕەشە لە بنەماڵەکان دەکرێت بانگێش دەکرێت. دیارە ئەمەش جگەلەوەی کە ئێمە دەتوانین بڵین کە سەرکوتێکی ینی سەروی مەرزەکانە کە دەستی پێکردووە ئامانجی یەکەمی ئەم دیسانەوە من پێم وایە خەڵکی ناوخۆیەکە ینی بۆ ئەوەی کە دەنگی خەڵک بکە و دەنگیان بە شۆنێک نەکا کە خەریکە سەرکوت دەکرێن ئامانجی خستۆتە سەر ئەو گروه و لایەن و کەسایەتیانەوە ڕێکخراوانەی کە ینی پێداگری لە مافی ئەوان دەکەن. بۆ نمونە ئێمە دوایین ئیعدامی کورد ئومید بەهزاد دەبینین کە
تەنها بەهۆی ئەوەی کە ئەندامێک بۆ لە یەکێک لە شەبەکە نێودەوڵەتیەکانی فارسی زمانەوە ئیعدام دەکرێت. ینی ئەمانە هەموو دەکاتە و چەند جاریش لە راپۆرتە ئەمنیەتیەکانی ئیدارەی اطلاعات و سپادا باسی لێوە کراوە کە هەر جۆرە پەیوەندی گرتنێک لەگەڵ ئەمانە دەبێتە هۆی ئەوەی کە بازداش بکرێنەوە ڕوبەڕووی ینی حتا ئەمە دەبینین سێدارەش بدرێتەوە ئەو سیاست و ساختارانێ هەمیشە دەبینین کە وتارەکەی و گفتمانەکەی لە ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست پێ دەکرێت. من پێم وایە هەڵەشەی یەکەم بۆ سەر خەڵکی ناوخۆیەوە لە هەمان کاتیشدا کردن و ئەو پچڕانی ئەو پەیوەندیە کە بۆ دەنگی خەڵکی ناوخۆ لە دەرەوە هەیەوە لە هەمان کاتدا نازانین ئەو سیاسەتە بەڕەو چۆ دەڕوا کە دەستی پێکردو کۆماری ئیسلامی بە ئاشکراش ئەوەی کە دیارە ئەنا پێشتریش ئەوین خان لە راپۆرتەکەدا ناوی چەند بەندکراوێکی کورد خراوەتە ڕوو کە ڕوبەڕووی مەترسی لە سێدارەدانن. گرنگی بڵاوکردنەوەی ناوی ئەم کەسانە لەلایەنەتەوە یەکگرتووەکانەوە چییە؟ یعنی دەتوانێت کاریگەر بێ لە سەر چارەنووسی دۆسیەی ئەم زیندانیانە؟ بەڵێ زۆر کاریگەرە، چونکە ئەو ساز و کارەی کە کارناسانی نەتەوە یەکگرتووەکان هەیەە ئەمانە کاتێک کە راپۆرتێک بڵاو دەکەنەوە راپۆرتەکە دەنێرن بۆ ناوەندە پەیوەندیدارەکان لە حکوومەتی ئێراندا و دەیان هەوێت کە وەڵام دەربن کە ئایا شەفافیت بکەن کە بۆچی ئەمانان ڕاگرتەوە بۆچی ئەم حکوماناندا بەسەردا سەپاندۆ بە تایبەتی ئەوەی کە کۆماری ئیسلامی خۆی لە ناتەوەی یەکگرتووەکان و لە سازمانی ملل بۆ ئەم پرسانەدا ئەندامەوە لەوێ هەیە. بۆیە کاتێک کە وەڵامدەریش نەبن هەتا وەڵامدەر نەبن ئەو کاتیش هەر بە زەرەریان تاوا دەبێەوە. بۆیە ناوهێنانی ئەم کەسانە زۆر گرنگە. ئەوەی کە زۆر گرنگیشە ئەم راپۆرتانەی کە بڵاو دەبنەوە یعنی دەتوانین بڵین زۆر جاری چەند مانگی پێشووترە بارودۆخی چەند مانگی پێشووتر، بەڵام کارنەستەکان بەردەوام پێویستیان بەوە هەیە ناوی نوێوە بارودۆخی نۆیان پێڕا بگەێنرێ بۆەوەی کە راپۆرتینە بڵاوکەنەوە گرنگی ناوەکان و پرسی نەتەوەکان لەوەدایە کە ئەم راپۆرتانە دەنێردرێن بۆ ئێران و ئێران لە هەر سوڵەتێکدا وەزیفەیەتی بەپێ ئەو ئەندامێتێک لە نەوتەوە یەکگرتوەکاندا هەیەی وەڵام دەربێەوە وەڵامی نەش بێ وەڵامیش زەرەری هەیە. بەڵێ ئەوین مستەفازادە چالاکوانی مافی مرۆڤ لە ڕێکخراوی کورد پاس بۆ ئامادەبوونت ئەوین خان. بەێ بینەرە هێژام نهاژی بچن ترکیە کۆلوەر خەلکە چاوەرەیە پێش نویسا قانونا چارچوڤەیی هەرە پەرلەمانێ و پێشبینی ئەوە کۆ دەنگدان بە ئەرینی لەسەر وێ ببە پرانیا پارتیên سیاسی پشتگیریە دەدن وێ لێ پارتیا نو کۆ بەری دەمەکە نێزیک ji CHP قەتیا دەبێژە ئەو دێ پەرلەمانێدا نەرینە خوا دیار بکە. Raporta Eyyub Demir bêhtir agahî hene. Bu yasa bir son durak değil. Kanûna çarçeveyê bi navê bihêzkirina hevgirtina netewî yekbûna civakî hate weşandin. Roja yekşemiyê ew ê were meclisê. Lê li vê derê pirsa girîng ew e ku partiyên siyasî di vî warî da çi difikirin. Partiya Desthilat AK Parti, Dem Parti, MHP berî diyarbûniya vê pêşnûmuneyê di warê erêkirinê da îmza kirin û piştî vî jî diyar bû. CHP jî diyar dike ku ew ê bi awayekî erênî bipejirînin. Lê grupa ku ji CHP veqetiya û partiya nû damezrand. Ew radigihînin ku piştî hatina meclisê ew ê nêrînên xwe diyar bikin. Partiya Baş dijî vê qanûnê polîtikayekê birêva dibe. Lê pispor dibêjin ji bo çareserkirina pirsgirêka Kurd pêdivî ku her partî piştgiriyê bide vê yekê. Bunu nasıl aşacağız meselesinde tek çözüm. Em vê meselê gelo çawa dikarin çareser bikin. Rêk heye ku piştgirî dayîna vê zagona çarçoveyê ye. Ev mesele pirsgirêke rojek û du rojan nîne. Pirsgirêke dîrokiyê û ji bo çareserkirina vî jî bar dikeve ser milê herkesî. Bi vê nevê kemasî hene. Lê bi yektî û hevkariyê kepêkane ev were çareser kirin û di vî alî de jî karekî mezin ana li ser milê hem û partiyên siyasî ne. Piştî ku kanûna çarçeveyê ya ji 12 xalî pêk tê hat diyar kirin, li ser vî jî rexne yekser hatin. Hin kes vê yekê pir girîng bibînin jî lê yên ku rexne dikin jî hene. Ji ber ku gelek Kurd jî di nav vê derê da ti peyveka Kurd û çareserkirina pirsgirêka Kurd têda nabînin.
AK Parti'nin çerçeve yasa kanun teklifi. Peşniyara kanuna çarçoveye ya AK Parti'ye duhaze behezkirina hevgirtina netevi û yekbûna civakî derxine peş. Lêdihin xalan da gelek pirsgerek hene. Biyamin ev heviyê xwe pêk neanî. Bi taybet jî serbestiya bi kontrol û qedexekirina siyasetê rewşekê neyînî diyar dike. Gelek kes wê li der werin, dîsa gelek kes jî ji girtiyê derkevin. Ez di vî warî da vê kanûnê kêm dibinim. Önce dikkat ederseniz Divê kanûnê da çiqas kemasî hebin jî li ez dîsa jî erenî dibinim. Sedama wî ev e ku heke rêxistin ji çek û şerdest berde wê li pêşiya siyaseta Kurdan rê were vekirin. Kurd wê bikaribin rehet xwe îfade bikin û daxwaza mafên xwe yê perwerde ziman û çandî bikin. Pêdivî êdî di şer da nîne. Pêdivî di aştiyeke mayînde da ye. Ev kanûn bi giştî rêveneke jî lê gavek e. Hêjayê diyarkirinê ku ev kanûn ji 12 xalî pêktê û di xala yek û duyan da PKK'ye keceke wek rêxistineka terorîstî tê pênasekirin û di hemû xalan da jî tê xwastin ku rêxistin bi tevahî xwe tasfiye bike, çekên xwe radest bike û hebûna xwe lê dawî bîne û ev kanûn jî ji vî re rê vedike. Eyüp Demir, Dengê Amerîka, İstanbul. بەڵێ هەر لە تورکیا هاوکاتی کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نیشتمانی بە سەرۆکایەتی ڕەجەب تایب ئەردۆغان وردەکاریەکانی یاسای چوارچێوە بۆ پرۆسەی ئاشتی و چەکداماڵین لە PKK هێشتا جێگای سەرنج و مشتومڕن. لە کاتێکدا وەزیری دادی تورکیا مەرجەکانی یاساکە و ئیسtisناکانی خستووەتە ڕوو وتەبێژی دەم پارتیش داوای باشتربوونی دۆخی ئۆجەڵان دەکا. بۆ زانیاری زیاتر هاوکارمان ئۆزلەم یاساکمان لە ستودیۆ لەگەڵا. ئۆزلەم دەمەوێت بزانم ئەو کۆبوونەوەی ڕەجەب تایب ئەردۆغان لە ئەنجومەنی ئاسایشی نیشتمانی تورکیا گرنگترین ئەنجامەکانی چی بوون؟ بله بفرا اف جوینا جواتا evlekari bi seroktiya Erdoğan nêzî 2 saet û 15 deqe berdewam kir beriya ku em hatin stüdyoyê daxuyaniyek encamdayînê belav kirin. Di vê daxuyaniyê de behsa navê fermiya kanûna çerçeveyê derbas nabe. Her wiha di daxuyaniyê de bêçekbûn ya jî hilweşîna PKK jî nayê piştrast kirin. Lê di daxuyanî de tê gotin ku civatê pêşketinên li ber rêgeha Türkiye bê teror nirxandine û qonaxên pêş hatine şêwirdayîn. Civatê ev pêvajo ji bo evlêkarî, aramî û bextewariya hem Tirkiye û hem jî rojhilata navîn wek gavekî pir giringiya dîrokî bi nav kir befra. Lê gelo giringiya vê civata evlêkarî û vê kanûnê çi ye ger em bêjin se wekî em dizanin ku di vê kanûna pêşniyarkirî de ku ji 12 xalan pêktê pêkanîna hemû xalan girêdayê piştrestkirina vê civatê ye. Wekî têzanin di kanûnê de tê gotin ku gerê ber saziyên evlehiyê piştrast bikin ku diyar bikin ku PKK xwe hilweşandiye û saziyên hemû girêdayê wê jî xwe bêçekkirine û hilweşînine. û gerî ev civata jî viya piştrast bike û kanûn biryarek di rojnameya fermiya dewletê de radiyîne piştî ev kanûn têkeve meriyetê. Ev civîna îro jî nîşan dide ku ev ê qonaxên pêş de em ê bibînin. Xuya devir de hikûmetê jî dibêjim îro hikûmetê jî û dem partî jî daxuyanî dan û diyar e daxuyaniyê wan da denerîn û helwestên wan da cudahî heye. Yani hikûmet çi dibêje û dem partî daxwazên wê çi ne divê derbarê da? Belê Salih bi rastî xelek gelek giring e ku me ra balê bikişîne em ji daxuyaniyên hem hikûmetê û hem jî dem partiyê dibînin her du alî jî li ser ev kanûna yan jî ev gavek dîrokî ye û pir giring e hevbîrin. Lê dema ku em werin ser pêkanîn yan jî qonaxên pêş berfirehiyên wê de hev nakin. Xuya dike ku nakokîn berbiçav hene. Îro Wezîrê Dadeyê Tirkiye got ku pêkanîna vê kanûnê girêdayê bêçekbûn û hilweşîna PKK ye. Dem partiyê jî ev demek ku em banga wa dibîstin îro berdevka wa Ayşegül Doğan carek
هفتن دوباره کرکو جبو چاودریا پیکانینا و قانونی دبی لپارلمنتوی لیجنه یک وره آوا کرن هر وها دبی شرط و مرجین دامزرانری PKK'yi گرتی Abdullah Öcalan ورن سرراست کرن کو او راست تevli ve pevajoya beje. Em dikarin bi kurtasi û bikin bêjin ku hükümet daha zêdetir li ser sînor evlehî û pêkanîna bêçekbûna PKK disekine. Lê em dikarin bêjin ku Dem Partî jî zêdetir li ser qonaxên pêş dibêjin ev gavek yekê ye û divê pirtir reformên civakî, demokratîk û siyasî werin avêtin. Özlem dema me pirkê me tu karî kêmî deqeyekê de yani em dizanin ku hemî alî razî ne lê ev partiya nû yani partî گوتبو امی هلوستا خود دم دنگدانی دا امی هلوستا خود نه چما او هده بیشن براستی özgür özel hem do hem jî îro li ser vê pêvajoyê daxuyanî da û got ku ji ber ku em dizanın gelek zextên li ser Özgür Özel û partiya wî heye gelek şarederin wî hatiye girtine û her rojê operasyonên li ser wî û partiya wî didome rexneyê wî neserekî ev be ku hükümetê di pêvajo rast nemeşandiye yani alî teknikî de pêşnivîs bi wara ne hatiye parvekirin gerî bin nivîsandinê wî da jî amadekariya wa da jî ji wa tu nêrîn ya jî şêwirmendî ne hatiye kirîn û ev mîna ferman hatiye berwe. بله özlem ya spas gozanî gelek spas özlem li her li Tirkiye dimînin de hevdîtinin wezîrên derveyên Sûriye û Tirkiye da her du aliyan li ser lezandina çalakirina komîteya çar deryayan pêşvebirina projeyên girêdana rîyên trênê yên Sûriye û Tirkiye bi welatên cîran ve girêdidin û geşedanên herî dawî yên herêmê jî nîqaş kirin ji bo ku em vê mijarê şîrove bikin ha şîrovekarî siyasî rêzdar Qasım Ergun ji Stenbolê bi meraya dem baş rêzdar Ergun ti vê serdana wezîrê Sûrî û hevdîtina wî ya li gel Hakan Fîdan çawa dinirxînî dem baş belê wekûn jî dizanin ev demek dirêje ku li herêmê yani rojhilata navîn tiştê nû diqewmin taybet ji bo van qewmandina proje yasayên ku hene ji aliyê Amerîka ya jî ji aliyê welatiyên Avrupa tê gotin ku wê divê coğrafyayê da sînor werin gorandin divê meselê da yê ku herî girin digire jî dewleta Tirkiyeyê taybet piştî bûyerên li Sûriye û Iraqê û van dawiya jî li Îranê diqewmin Tirkiye ji bo xwe pêşerojê van tişta xeterê dît xwest ku ji vê gava saya ya jî biriya Dewletbaxçe hûn dizanin temaşevan jî dizanin ku pêvajokî hat dest pê kirin navê wê jî dewletê lê danî pêvajoya dewletek bêteror û herêmek bêteror her çiqa PKK û rêberê PKK Öcalan wek aşîtiyê binav bikin jî lê heya niha ti gavekî bûyî awayî nehatiye dayîn ji roja ku Esad ketiye vir da jî hûn dizanin di dervayê Amerîka, Fransa, Brîtanya û İsraîlê vir da aktorekî herî giring jî Tirkiye li Sûriye ji ber ku ji bo li wê derê Kurd statûkî bi dest nexin tiştê ji wan mamûz em ê vegerin cem mesela ser ewa rewşa Kurdan jî dixwazim divê çarçoveyê de pirsekê bikim yanî bi rastî ji ber diyar e ku حتی دست امریکا جی برنگی رنگاتی ده هیا او جی او بیشتر دست پیش خریان جی پروژه چهار دریایان لوی دریای رشا دریای قزوینه دریای سوره یعنی جی بجی کرنا پروژه چهار دریایان دوی ده رولا ترکیه و سوریه ده چاو بله گور خواندناته یعنی ترکیه و سوریه نها تشته کو سر ته خویان اوه کو yani Meret Kara Brehati bêje ku Hakan Fidan ne tenê wezîrê dervaya Tirkiye belkî ji wezîrê dervaya Sûriye zaptir wezîrtî li wê derê dike û tesîra dewleta Tirkiye û mîtê li wê derê bi rastî jî gelekî bihêz e di vê manê da tesîra wan ji bo herêmê jî ji bo li herêmê tiştê qewmin zirarê xwe pêşerojê da neyên ji bo Tirkiye Sûriye bi hev re bi her awayî
هفكاري تكن يعني هاتنا وزير دروا سوريا تركيا جي يعني اسات الشيباني جي بچک بوه معنی و بچک بوه و گریدایه مربط کاره بیجه که ترکیه اساس یعنی جبو خطری دبینه جبو خطریال هرمه کم که جبو ترکیه هر گاوی داویجه زیده ترجی به دخوازه قنال سوریه جی دست خوخور وي رزاريون بس يعني بهتر بروجين يعني ببيجن وبرهناننا يعني تشتي مثلا ابورينا بحثا وجهستنا بترولي يعني ده مثلا وجهستنا بترولي ده يعني تركيا وسوريا دكارن چه گوهرتنان لسر عرضه بکن ام دزانن دمکی بری حتی دمکی نزدیک یعنی سوریه پالا خود دا سر روسیا یجبو پترول وان آنها بحثا خبوریه که نفته دبه کووان دریایان به هوا گریده یعنی تشتیم بیتر آبورین لسر عرضه تو ویکی ارینی نابینی بله يعني من وقت تركيا درنم سياسة تركيا درباسبوية جمهورية ياجي بيشروجا دولة تركيا از بخاطر تشتكو دخوازم شيرو اوه يعني جبو كودبه جغرافيا دا كرد تشتك بدست نخن سريل هر تشتيدن دخوازم بأمريكا تيكلاي دينن جبو مثلا كرد و كردستاني چواد بي روسي تخيدن دخوا نيزي روسي تكن أمريكي و إسرائيلي تخيدن هر برجواندي خو زيدتر دجيتيا كرد و كردستانيات كن اف جوان را براستی خطری کی بخوراتینه يعني طبيعي كي باشه رضا ارجول از چه خواست خازم من بحثا از چه خواست خازم من بحثا ابوری و برهنان بكم لخويات خوازي هر بحثا روشا كردان بكي از بتر ورم اما بحثا روشا كردن سوريا تايبتي وزير الدرفه تركيا يرو قد كو بيوستا بروسيا انتجراسيون لسوريا يعني حكام فيدان قلت بوكو بيوستا انتجراسيون كردن سوريا بباشي بريفه بچ هر حال وي كرد بناف نكرن لي قلتين او بروسيا انتجراسيون ما بس وان كردا ده برسا كردا يعني چند کاره بوره پیک آنین که جبو دبرجواندیا کردان دا بیجی لید همان وقت دبرجواندیا حکومت دمشق و یا بیجن انقره دا بیجی مشكلة من إبهاتها وين مسألة يعني إيرو جوينا شابرمانية دا هردو وزير دروا يعني تركيا جي سوريا جي بيانات خدا جرنجيا هفكاريا تركيا وسوريا هانين زمان يه بآلية عبوري بآلية جواكي بآلية سياسي وبآلية أولكاري سروي مسألة سكنين طيبت جي قوتن يعني حكام فينات قوت كو للشامي وامبيجن لحماي وحموسي ياجي لحلبة اگر كو تشتين باش قومن ياجي عبوري باش به ياجي اولكاري باش به لانتابه والميرسيني واسطنبول جي همان تشت باشه او توي معنی كو چا همان نزي هر دو خويك وك يك دولت بين ما في خوي پیش روجه طبيعي كي ديسا باس كركو والشامي زانكوكي مشترك بكن ومكتبة تركي لو يدري بكن وبوزارة الصحيرة يعني تندرستيرا خباتواني مهمة ودفكرنا دريه سينورا دا بهبراج آلية عبوري و خباتا كيوانية والسر آواي ريا بجاي و ترينجي هر حال ديار جوارا يعني ديار جوارا درد كوي رزدار ارگون يعني واي سروكي امريكاي دولان ترامب پسنا اردوغان ده و ديارا كو دخوازر رولك تركيا في درباري ده هبا و تجد دسبيكا قوت يعني دباكو تركيا وكو دولتا كمزن كاربا بآواي كي اريني رولك بليزا ل و دمن پیشتا اف برسف بهتر بيشين زلال ببن اسپاسياتات كم رزدار قاسم ارگون تج استنبول مربي جالك سپاس بو دماته جالك سپاس از اسپاسيات كم روز باش بري ام جورجي بچن كوبانيا روج آوا لور روجنامه‌وان و چالاکوان باجر گاواسیم كوباني ناسنامه مه د چارچوبه هلمته کې د سپیدکن و هول ددن کو رین قانونی ناو باجر ین باجر و ین گندان کو به باوی کی رسن ین کردین لیتن گوهرتن د بلگین فرمین حکومت دا بچسبینن رضوان بیزار د وی راپورته دا زانیارین بهتر هنه شیرین خوندکاره که بشه هجماری لزانیگاه کوبانیه و پشتیب داویبونا از مناخواه لگل هوالن خواه تولی گروپه که چالکیان آجبوتی کوشین و کامپانیا فرمی کرن و پارستنا ناو کوبانی دبه.
ام كان هذا ناف ملات خاطر بقهرنا وامزا يكون بكن جبو ناف كوباني نايكو هاتن اثبات ببعد كوباني هیرو امواک خواندکارن زاین افشالکی کوتانها حیشته خواندکار تبلیبونه پینگاوا سیامین آ کامپانیا کوبای ناسنامه کجالی روزنامه‌وان کوبانی و د پیجمه تیرمه دادس پیکر بو ته بریوا برن کوبر دسپیک سا سوشال مدیا دسپیکر پشراب مشاگرسایی یا کوگل کوبانی توایی بشتار بو نهاجی ویا امزایان کوم دکنش خو دویدا تشه بالکیش او بو کو شاگردن زانیگا کوبانی جی بشتاری ویا کی بونه و اوناجی وک باوی کی خو بخش ویا کی دکنه لګوري اورګانیزاتورین کمپانیې او خبخشان چالکی کومکرنا امزایان دسپیره کومک قانون نامنتوی او مروی کو ګارتنا ناوین هریمان و تنکرنا چاند و میراتیا گلان سوجدار دکن آوایی که زور حکمت کود خواست سیاست تعریب بکه او نوانا گوهرتن جبویا که جی وکو قانون الدولی دا جی وکو قانون ناونتوی و مافی مروان دا جی پاراستنا ناوان پاراستنا جهان پاراستنا دیروک و چانده مافی هر کسیه کلگوری رسانه خواب پارز اف کمپانیا کوده تواهی هریما کوبانی بگندوار خوفا بگره لگل خوندکاران چالکوان سیویل و ین جواکیجی تیدا جدگرن رخصتنر نوې دیار دکن کو د کسن کوبانی ین له دروي ولات جی تفله ببن كل سر عردج ام بيجن كوباوي كي فيزيكي بداوي بب حضرتي ما هيج بو مال بركه الكترونيكو چه كردن در بدر كردن دياسبوري كوباني كل درونه كو اوجي تدا باشدار بن اوجي كاربن امزا بكن داكو يعني ام ايرو لايقي كوبان در كفن نعين العرب کمپانیا کوبای ناسنامه وکی برتکه کل دجی اصرار حکومت دمکی یا لسر بردام کرنا کریارن رژیم بره دبکاراینا نوی عین العربی لشنا کوبای دا و هر وهاج بو گارتنا نوی گودان با ارمانجا عرب کرنا حریم هاتبو دست بیکرن جالی خوفه رهبری حریم کوبانی دیار کربو کو اف مجار به دست وزارت رهبری حریم دایه وی سوز دابو کو او مجار بشوپینه لبله حتی نهاجی تو گارتن آمبر سیون فرمی تنانه رضوان بیزار دنگ امریکا کوبانی مجورجي بتشن عراق لور هفبيمانية بريفابرنا دولته هلوستك زلال سر تشكين للدرفي تشارشوفايا دولته راغهاند و سيه ايلوني دست نشان كرو قد كو پشتي ويروجي هر چالاكيه که چكداري للدرفي تشارشوفايا دولته دي لغوري قانون دجي ترور سرداري بيرا وركرن هفكارما سميرة علي مندي راپورتك هيا پشتی جوینا چهارشنبه بشف بداوی هاتی هفپیمانا بریوبرنا دولته ایرو پنجشنبه را گهاند کو هر کس آن آلیک کوبه دستورا دولته چک هلگره آنجی آخا عراقه جبو ارشکرنا سر ولاتن جیران بکاربینه ده لدروی قانون وره حسباندن لگوری ویدا خویانیه پشتی سیهی ایلونا 2026 هر چالاکیه که چکداری کول دروی چارچووه دولتی به دی لگور قانونا دجی ترور وردیتن. لپرسا سرکه اوه گلو حکومت علی زیدی دکاره پشتی سیهی ایلونه و بریاره به آوائه کی پراکتیکی بجهبینه؟ على اعتبار أن السيد الزيدي بريز علي زيدي دسردان أخويا داوود الواشنطن دا خويانيا أخوة دوباره كرو وجود كو أو هاتيا واشنطن داكو بأمريكا راهر وهاب ولات جيران را بتايبتي بولات كنداوي راهفكارين آبوري دارایی بازرگانی و برهنان آوابكا اف هفکارین هانه قط نکارن ورن بدست خسن گرچک لدر وی کنترولا دولت دا بمینه دوی بریار ورن فرض کرن و روشا اولهی و لشکری ورن کنترول کرن داخویانیا هفپیمانا بریوبرنا دولته دمکه داته کو تنه هفتیک بره هیزن امریکی و سعودی لدجی کومن چکدار ان گریدای ایرانه لعراق ایرشن اسمانی پیک آنین واشنطن ورياض قودكو اف ايرش برسف بون همبر ايرشن كومن چكدار انجريداي ايراني جي عراق للسر ارمانجن امريكي وسعودي دوی چارچوبه دا پسپور دبیجن کو بریارا هف پیمانا بریوبرنا دولته وکی پیاما کزلال تیدیتن عراق و نهی لآخاوه جبو ایرشن لسر ولاتن جیران وربکار آنین
فإن الحكومة تعرف ذلك جيدا. حکومت و یکی باش دزانه و از باور دکم کو تو چاره که دینینه جبلی کو میلیشیا وکی ریخستن تروریست بهن بناف کرن. مینا هر ریخستنه که دن آ تروریست کو گفیل عراق دخوا. جبر کو چالاکین وان میلیشیایان براستی جی گفن و او گفن لسر برنامه حکومت و پیکانینا برنامه آوه. پشتی چند دم جمیران جدا خویانیا هف پیمانیا ریوبریا دولته دست هەڵاتداریە عێراقێ بە فەرمانەکە ji فەرماندارê گشتیê hêzên çekdar Elî Zeydî asta amadebûna ewlehî û amadekariya şer a hêzên ewlehî û leşkerî bilind kir. Semîra Elîmendî, Dengê Amerîka, Washington. ماوەی چەند ڕۆژێکە بەغدا شایەتی نائارامی و ناڕەزایەتی هاوڵاتیانەتی ئەم جارە ڕێگ و ڕیشەی ناڕەزایەتیەکان زیاتر دەگەڕێتەوە بۆ کێشەی ئابووری و نەبوونی بژیوی ژیان و پێداویستیە سەرەتاییەکان لە دواکەوتنی موچە و نەبوونی هەلی کارەوە تا کێشەی ئاو کارەبا و خزمەتگوزاریە گشتیەکان. ئەم پێشاتانە لە کاتێکدا ڕوودەدەن کە عێراق هاوکات ڕوبەڕووی کەمبوونەوەی داهاتی نەوت و سنووردارکردنی هەناردەکردنی وزەیە و ئەمەش فشارێکی زۆری خستوەتە سەر حکوومەت و توانای دابینکردنی بۆ موچەی فەرمانبەران و کرێکاران لە کاتی خۆیدا. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم پێشاتانە دەچینە لای پایامنێر سنوور کەریم لە سلێمانیەوە. سنوورە و کاتت باش دۆخی عێراق چۆنە و هۆکاری ئەم خۆپیشاندان و ئاڵۆزیانەی بەغدا بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ بەفراوم کاتتان باش دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم ئەمڕۆ مۆڵەتی گروپە چەکدارەکان بۆ حکوومەت کۆتایی هات کە وەک دواوادە دیاریدایان نابوو بۆ وەڵامدانەوەی هێرشەکانی سعودیە بۆ چەند کاتژمێرێک بەر لە ئێستا سەرۆکوەزیران بە فەرمانی ڕاستەوخۆی خۆی سەرجەم شانە ئەمنیەکانی ڕاستپار کە ئاستی ئامادەیی ئەمنی بۆ بەرزترین ئاست بەرز بکەنەوە سەرجەم دەستگا ئەمنیەکانی خستە حاڵەتی ئامادەباشیەوە. دۆخی عێراق زۆر هەستیارە لە ڕاستیدا گروپەکان ئامادەی چەند ڕۆژی ڕابردوو بە فەرمی ڕایانگەیان کە ئامادەی چەکدانان نین هەرەشە لە هەم لە کابینەکەی زەیدی هەم لە وڵاتانی ناوچەکە دەکەن لە وڵاتە هەرێمیەکان دەکەن لە کاتێکدا زەیدی سوورە و بەردەوام لە هەڵوێستەکانی داجە خدلەوە دەکاتەوە کە لەسەر پرسی چەکدانانی گروپە چەکدارەکان لەلایەکی ترەوە چەند ڕۆژێکە وەکو تۆ باست کرد کە چەند ڕۆژێکە بەغداد دۆخی ئاڵۆزی بەخۆیەوە بینیوە خۆپشاندانی ئەم جارەی هاوڵاتیان جیاوازە واتە پەیوەستە بە پرسی هۆکاری نەبوونە پێداویستە سەرەتاییەکانی ژیان کە خۆی لە پرسی دواکەوتنی موچەوە هەلی کار و دامەزراندنیان لە فەرمانگە حکوومیەکان پێداویستیە سەرەتاییەکانی وەکو ئاو کارەبا و خزمەتگوزاریەکاندا دەبینێتەوە. لە ئێستادا دەزانین کە عێراق لە دۆخێکی خراپی ئابووری و ئەمنی و لە ڕاستیدا سیاسیش داواتە بەم بە دۆخێکی خراپی ئەمنی و سیاسی و ئابووریشدا تێدەپەڕێت. دەزانین کە لەم چەند مانگی ڕابردوودا بە هۆکاری داخستنی گەروی هورمز و نەفرۆشتنی نەوت عێراق لەبەر قەیرانێکی گەورەی اقتصادیدایە چاودێران زۆر جار لە ڕاستیدا ئەمە بە قەیران ناوزەند ناکەن ناویان ناوە داڕمانی ئابووری کە لە مێژووی عێراقدا ڕووی نەداوە لەبەرەوەی کە دەزانین عێراق لە سەدا 90 زیاتری داهاتەکەی پشتی بە فرۆشتنی نەوت بەستووە بۆیە لە ئێستادا ناتوانێت موچەخۆرانی خۆی دابین بکات تەنانەت ئەم بابەتە تەسیری کردوت سەر هەرێمی کوردستانیش نزیکەی 40 ڕۆژە موچەخۆرانی هەرێمی کوردستانیش لەبەرەوەی کە تەمیلی موچەکانیان نەکراوە موچەکانیان وەرنەگرتووە بۆیە ئێستا دەتوانین بڵین بەگشتی دۆخی عێراق لە ڕووی ئەمنی سیاسی و ئابووریەوە لە دۆخێکی پڕهەستیاردایە بەڵێ بفراو بەێ سنۆر ینی سەرۆکی هەرێما کوردستانی سەردانا بەغدایە کرد و لەگەل هەیفپەیمانیە ئیدارەیە دەولەتێ کۆمبوونە تێ زانیاریت وێ دەربارەیدا هەنە؟ دیارە ساڵح ئالۆزی ناوچەکە وا پێویستی کرد و بە تایبەتی ئالۆزی عێراق وا پێویستی کرد کە کۆبوونەوەی بە پەلەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت لە شەوی ڕابردوودا بەڕێوە بچێت سەرۆکی هەرێمی کوردستانیش لەو چوارچێوەیە سەردانی بەغدای کرد لەگەڵ بە بەشداری هەر چوار دەسەڵاتە واتە سەرۆکایەتیەکەی عێراق و سەرۆکی هەرێمیش لەو چوارچێوەیە و دیارە کۆبوونەوەی هاوپەیمانی دەوڵەت لەولایەنە پێک دێت کە حکوومەتیان پێگەناوە جگەل لە چوار دەسەڵاتە سەرەکی بەێ دیارەمە پرسکرێکێک بە سنوورە هەبوو هەر حال تشتێن داوی ژمەرە ڕاگەهاندن هەگەر سنوور هەگەر تلگەلمەی تەمام بکە پرسکرێکێک تەکنیکی چی بوو بەێ فەرموو بەڵێ ساڵح ئەگەر گوێتان لە من بێ من بەر لە ئەوەی بێمە لایڤەکەەوە لەگەڵ دیارەمە پرسکرێکە کە تەکنیکی هەر حال سپاس سنوورت ji bo van zaniyariyên te ji me re pêşkeşkiriye em ji wir jî
دچن راپورتکی لکرکوک 5 افسرین اولهیه به تهمت گندلی هاتن گرتن و ته چاوره کرن کو پارلمان عراقی د دمک نزیک تا جوینه که تایبت لسر و دوزه لدار بخو انجمن پاریزگاه کرکوک جی ده هفته بیدا ویکی دور ویکی بجوا افگرتن ده دمکی داته کو سروک وزیر عراقی علی زیدی تکزیل لسر پیوستیا بردوامیا هولدان شوپاندن و دادگه کرنا کار به دست گندل کریه. راپورت هنر احمد بهتر آگاهی هنه. بە تۆمەتی تێوەگلانیان لە پرسی گەندەڵی لە ماوەی هەفتەیەکدا 4 ئەفسەری دەستگا ئەمنیەکان و بەرپرسی هاتوچۆی کەرکووک لەگەڵ چەندین فەرمانبەر و بەرپرسی دیکە لە نێو دەستگا ئەمنیەکانی حکوومەت دەستگیر کران. کەیسی گەندەڵی ئەم شارە گەیشتووەتە پەرلەمانی عێراق. بڕیاردرا لە دانیشتنێکی تایبەتدا بەشێک لە بەرپرسانی کەرکووک بۆ لێپرسینەوە بانگێشتی پەرلەمان بکرێن. یەکێ لەو برادرانی خۆمان لەناو هۆڵی پەرلەمان ئەم بابەتەی وژاند و ڕێی عامی لە سۆشیال میدیا دروست کرد لەسەر بڕیاری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی نوێران داوا کرا لیژنەی ئاسایش و بەرگریکەوە ئیستیضافەی ئەو بەرپرسە ئەمنیانە بکرێ. چەند بەرپرسێکمان دەستنیشان کردووە بۆ بانکردن بۆ پەرلەمان بۆ لێپرسینەوە لەسەریان. ئەو هەنگاوە ئەنجومەنی پارێزگای کەرکووکی بە ئاگا هێنایەوە چونکە ئەرکی چاودێریکردنی دام و دەستگاکانی کەرکووکیان لە ئەستۆدایە بۆیە بڕیاریاندا پێش پەرلەمان لە ئەنجومەن بابەتەکە تاوتێ بکەن. ئەمڕۆ داواکاریەکم پێشکەش کرد تاوەکو هەفتەی داهاتوو فەرماندەی پۆلیسی کەرکووک بانگێش بکرێت بۆ لیژنەی ئاسایش و بەرگری لە ناوخۆی ئەنجومەن بۆ ئەوەی زانیاریمان پێ بدات لەسەر بابەتەکە ڕوونیشی بکاتەوە. چی هۆکارێک بووە کە فەرماندەی پۆلیس ئەو مەلەفانەی لە بری ئەنجومەنی پارێزگا بدات بە پەرلەمان. دەستەی دەستپاکی عێراق ڕۆڵی سەرەکی هەیە لە بەدواداچوون و ئاشکراکردنی گەندەڵی و جێبەجێکردنی فەرمانی دەستگیرکردن بە هاوکاری دادگا. بەڵام خەڵکی کەرکووک دەڵێن ئەوانەی دەستگیر کراون هێشتا دڵۆپێکی بچووکە لە نێو دەریایەکی گەندەڵی لەم شارەدا. کەرکووک یەکێکە لەو شارانەی لە بچووکترین یەکەی ئیداری ئەم شارە پێویستی بە سەوڵەت فەجرێک هەیە، پێویستی بە پەلاماردانێکی بەیانیانی وەک ئەوەی بەغدا هەیە بۆ ئەوەی لە هەموو فەرمانگەیەکە گەندەڵی هەیە. بەوتەی سەرچاوەیەک لە دەستەی دەستپاکی کەرکووک بۆ دەنگی ئەمریکا بەشێک لەوانەی دەستگیر کراون لە ڕێگەی دانانی بۆسەوە لە ساتی وەرگرتنی پارە بە بەڵگەوە دۆسیەکەیان سەلمێنراوە. پاشان تۆمەتبارەکان ڕەوانەی دادگای لێکۆڵینەوە کراون تا وەکو ڕێکاری یاسایی پێویست لە بەرامبەریان بگیردرێتە بەر. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک. بەێ ئەم جارەگەدن ڤەدگەرن سلێمانیە و جەم پەیانێر سنوور کەریم کۆ بەحسا سەردانا سەرۆکی هەرێما کوردستانی نیچیروان بۆ بەغدایە و کۆمبوونەوەی لەگەل هەفپەیمانیە ڕێڤەبرنا دەولەتت کرد. سنوور تکاری ئاگاهین داوی بەردەوام بکی شیپکیلجەیەکی دەنگێتە خۆت بوو. بەڵێ ساڵح دیارە وەک باسم کرد ئالۆزی دۆخەکەەوە پێویستی کرد کە کۆبوونەوەی بە پەلەی هاوپەیمانی ئیداری دەوڵەت بکرێت. سەرۆکی هەرێمیش لەو چوارچێوەیەدا سەردانی تەبان بەغدای کرد. هاوپەیمانی ئیداری دەوڵەت لە 4 دەسەڵاتە باڵاکەی عێراق و ئەو لایەنانە پێک دێت کە دیارە حکوومەتیان پێگەناوە. ئالۆزی دۆخی عێراق و گرژەکان و خراپی دۆخی دارایی وای کرد کە لایەنەکان دابنیشن. من قسەم لەگەڵ وتەبێژی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کرد بەر لەوەی بێمە لایڤەکە لەسەر ئەجێندای سەردانەکەی سەرۆکی هەرێم. ئەو باسی لەوە کرد کە لە چوارچێوەی هاوپەیمانیەکەدا بۆ دوومە بەس بۆ سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەویش خراپی دۆخی دارایی بەمەبەستی چارەسەرکردنی پرسی دارایی کە وەکو باسم کرد بەرۆکی هەموو عێراق و هەرێمی کوردستانیشی گرتوتەوە. دۆسیەکی تر دۆسیی هێزە دۆسیی ئەمنیە کە پەیوەستە بە هێرشی گروپە چەکدارەکان و مەترسی ئەو گروپە چەکدارانە بۆ وڵاتانی دراوسێ و ناوخۆی عێراقی ژە باسی لەوە کرد کە لە ڕاستیدا وڵاتانی هەرێمی و ناوچەکە نەیان شاردوتەوە بە تایبەتی کە دیارە نێچیروان بەرزانی دوو ڕۆژ بەر لە ئێستا سەردانی سووریاشی کرد لەگەڵ سەرۆکی وڵات
هاتەکۆ بۆ ئەو نەی شاردۆ باسی لەوە گلەی وڵاتانی هەرێمی هەیە لە ئەکتی یاخود لە هێرشی لە ئەگەری هێرشی گروپە چەکدارەکان بۆ وڵاتانی دراوسە. بەڵێ سنوور کەریم پەیامنێر لە هەرێمی کوردستان لە سلێمانی و سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی خۆشەویست گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان و سپاس بۆ ئەوەی ئەم کاتژمێرە لەگەڵمان بوون. ئەمڕۆ پێنجشەمبە 15 گەلاوێژی ساڵی 2726 کوردی تا بەرنامەی داهاتوو هیوای کات و ساتێکی ئارام. هەر شاد و بەختەوەر بن.